سندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمانی مەراسیمێکی ڕێزلێنان بۆ ژمارەیەک لە هونەرمەندان بۆ بەدەستهێنانی بڕوانامەی باڵا لە بوارەکانی شێوەکاری و شانۆ و میوزیک و فیلمسازی ڕێکدەخات. بەڕێز دکتۆر ڕۆژگار کەمال سەرۆکی سندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمانی لە ئەستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە و باسێک لەم خەڵاتانە دەکەین. مامۆستاگیان سڵاو لێبێ بەخێر بێت. سڵاو لێوە سپاس بۆم دەکەم. ئەم دەستپێشخەری سندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمانی چییە؟ بەڵێ هەڵبەتە لە قیسلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان بە پێ و توانە ئیمکانەتە دیاریکراوی کە هەمانە بەردەوام بووی لە هاوکاری و باڵین پرۆژە و چالەشیەکان بۆ سەرجەم ناوەندە هونەری و ژانرە هونەرەکان وەکو شانۆ و شێوەکار و میوزیک و فیلمساز. هەڵبەتە لەم پرۆژە و لەم چالاشیە ئاماژمانە کە ئەو هونەرمەندانە بەسەر بکەینەوانێت کە بڕوانامەی باڵایان بەدەستێناوە لەسەر هەر چوار ناوەندە هونەرەکەیە. هەڵبەتە ئەو بڕوانامانەی کە ماجستێر و دکتۆرا ئاگرێتەوە واتوانم بڵم کە سندیکای هونەرمەندانی سلێمانی ڕەنگە بتوانم بڵێم تاکە ڕێکخراوە کە زۆرترین بڕوانامەی باڵای ماجستێر و دکتۆرای تیا هاتۆ و ئەو هونەرمەندانی کە ئەندامن لە سنووری سلێمانیە. بۆ ئێمە گرنگە بەڕاستی کا لەسەر ئەو بکەین کە ئەو هونەرمەندانە بۆ ئەو ئەندامانەش بکەینەوە هەرچەندە بە ڕێژێک ئێمە کارمان لەسەرەوە کردووە هەتا ژمارەیەک هونەرمەندیشی تایە کە ئەندامی سندیکانیش بەڵام لە سنووری سلێمانیان ئەوانشمان بەسەر کردەوە خوێنمانەوە. کێن ئەوانی شایستەی ئەم خەڵاتان؟ بەڵێ لە ڕاستە ئەو هونەرمەندانن کە ڕیسێرچیان کرد و کە لێکۆڵینەوەیان کردو چکە ئێمە هەڵبەتە من خۆمیشێکم لەوانی کە لەم فتریا باڵێن کە لە 2024 کە دکتۆراکەم تەواو کرد بۆیە ئەزان معاناتەکە چییە؟ یعنی ئێمە کتێبخانەی ئێمە و مەکتەبەی ئێمە زۆر هەژارە بەسەر چاوە کوردیەکان بۆ ئێمە گرنگە کە ئەم کەسایەتیان ئەم هونەرمەندانە ئەم لێکۆڵینەوە و ڕیسێرچانی کە کراون ئەمانە بەسەر بکەیت و بخوێنێتەوە بیخێنە بەرچاو بەڕاستی چکە ئەمانە بۆ ئێمە زۆر گرنگە کە لە داهاتوویشی نزیکە ئەمانە بشکرێن بە کتێب. بەڕێستان هەمومان ئاگادارین کە لێستا ناڵم هەمووی بەڵام هەندێک لە لێو سەرچاوانی کە چا بکرێت ئەکرێ بە کتێب هەندێکیان بەڕاستی بەبێ هیچ فترێک یعنی چا بکرێت و ئەوە ئەکرێ بەڵام ئەم سەرچاوانە ئەم لێکۆڵینەوانە ئەم بەحسانەکە کراون بە چەندین فلتەرا ڕۆشتون جگە لەوەی کە دەیان جارم بەحسە خۆی تێبینیراوەوە چاکراوەوە لەبرۆ ئەمانە ئەو سەرچاوانە کە زۆر گرنگن ئەو سەرچاوانە کە پێگەیشی باشی هەیە بەڕاستی بۆ هەریشێک لۆ ناوەندە هونەریانە ئێمە بەسمانە کەمانە دەرخێن و پیشان بێن و تاوەکو ئەمانە بەڕاستی لە داهاتووشدا چاپ بکرێت. ئەم خەڵاتە ئەبێتە نەریت یان بۆ کاتێکی دیاریکرا و بۆ کۆمەڵێکە و کۆتایی پێ؟ بەڵێ لە ڕاستیان من کاتێک لەگەڵ هاوڕێیانم لە دەسەی باڵای لە خیسلێمانیە هەڵبەتە بیرۆکە و پێشنیارەکەی بەندە بوو کە لەگەڵ هاوڕێیانم پێشنیارم کرد کە وا بکەین ئەمە وا بکەین کە نەری تێبێ بەڕاستی بچکە ئەمە بەردەوامی ئەبێت بە تایبەت لە شاریشی و پارێزگای سلێمانیە کە پتۆ پایتەختی ڕۆشن بێ ساڵانە ئەمانە ئێمە دەرچوونمان هەیە لەو لەم ناوەندە هونەرەکانە کە بڕوانان بەدەزێنن بۆ ئێمە بە باشم زانی و بە گرنگم زانیوە کە ساڵانە یاخود بە پێ و چەند ساڵجاری کە تۆ قۆناغە دەرچوونێن و بڕوانان بەدەزێنن بۆیە وەکو نەری تێگەمە کارمان لەسەر کرد دڵنیاشە میشێ بە لەو کار و لەو نەریتە جوانانی کە سندیکا کاری لەسەرەکە. بەدڵنیایی ئەمەیە بپرسم جگا لەم خەڵاتی کە ئەبەخشرێ بیرتانەوە کردوتەوە بۆ نمونە کەسانی کارا بۆ نمونە کارا لە شانۆدا کەسانێک کە زۆرترین کاری کرد بێ لە شێوەکاریە و لەو ساڵەدا باشترین خەڵات و زۆرترین خەڵاتی بەدەستێنابێ بیرتانەوە نەکردوێتەوە ئەو هونەرمەندانەش خەڵات بکەن؟ لە ڕاستە ڕەنگە وردەکارێکی لێرا جارە لە ئێستا باسیەوە نەکەم بەڵام هەڵبەتەمە کۆی کۆمەڵک پلان بۆ ئێمە دانیشتین کارمان لەسەر کردو ئەمەیشێ بۆ لە پلانەکان بەدڵنیاییەوە ئەمە پلانی دوای ئەوەمان هەیە کا لەسەر هەندێک پلان هەیە کە کا لەسەرەوەکەین و هونەرمەندانی تر بەسەرکەینەوانە چکە ئێمە ڕێژێک هونەرمەندانی تریشمان هەیە لە هەر چوار ناوەندە هونەرێکە کە بە شێوازی جیاواز زەمانە سەرکەوتنیان بەدەزێناوە لە بوارەکانی خۆیانە جاگەر شانۆکار بێ یا شێوەکار یان میوزیک بێ یا سینەما بێ تەنانەت وردەکارەکەی نا بەڵام کارمان لەسەر هونەرمەندانەش کردووە کە ڕەنگە بڵم خانە نشین بوون و ئەوانش ینی پلانمان بۆ هەموو ئەوانە هەیە ئینشاءڵڵا لە داهاتوویش نزیکە هەم بەڕێستان و ئەم کەناڵە جوانش ئاگاداری ئەو پلان و چالاکیانە بن کە ئێمە پلانمان بۆ داڕشتووە. سندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمانی تا چەند دەستگیرۆیی هونەرمەندانە کات لە ناو سلێمانیا؟ لە ڕاستیە خۆی سلێمانی و دەوروبەری بڵێ من ئەتوانم تەنها لە سنووری لە خەکی خۆما بەڕاستی ئەو وەڵامە بوانێت کە لە قیسلێمانیە ئەوەی کە سەر بە پارێزگای سلێمانیە
هەمووان ئەگاداری ئەوە هەین کە لە کۆتایی ساڵەکانی 2013ەوە هەموو منحە و هاوکاریشی سندیکاکان بڕاوە بەڕاستی سندیکای هونەرمەندانی ژێشێ بووە لەوانە بۆی ئەتوانم بڵێم ئەمە گرفتێکی زۆری بۆ سندیکایە دروست کردووە بەڵام ئێمە هەوڵمان ناوە بەپێی ئەو توانە و دیاریکرا و عیلاقات و پەیوەندیانی کە خۆمان هەمانە هەوڵمان ناوە بەڕاستی بەپێی توانە ناڵێن بوانی کە کردومانە کە لە ئاست و تموحی ئێمە بەڵام بەقەدەوە هەوڵمان ناوە کە لە ناوەندە هونەرەکانە دەستگیرۆ بین و هاوکار بین بەپێی هەندێک لەو داواکاریانش کە هونەرمەندان دیاریەکەین بەڕاستی من بەش بە حاڵی خۆم کە ئێستا لە ناو لقی سلێمانیام هەمیشە لەگەڵ هاوڕێیانمە ئەوە وتووە تا ئێستا بەدەر لەو پرۆژە و بیرۆکانی کە خۆمان کارمان لەسەرکۆ هەز هونەرمەندێکیش ڕووی لە لقی سلێمانی کردبێت بە دڵنیایەوە لە هەچ پرۆژێکی هونەری بووە ئێمە هاوکاری بووین. مامۆستاگان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سوپاس کە ئامادە بووی لەگەڵمان. منی سوپاسیەوەکەم و سوپاس بۆم دەفەتە هیوادارم بە پوختیەک زانێرێکمان گەیانەوێت. زۆر سوپاس بە دڵنیایی.